operating safely and viably. پلانە نوێەکەمان بۆ پاڵپشتیکردنی کەرتی کار لەسەر سێ بنەما داڕێژراوە کە یەکەم پاڵپشتیکردنی ئەو کارانەیە کە دەتوانرێت بەردەوامیان پێ بدرێت و تیایدا دەبێت کرێکاران لایەنی کەم 3 سەعات لە ڕۆژێکدا کار بکەن و لەسەر کارەکانیان بمێننەوە. دووەم پاڵپشتیکردنی ئەو کۆمپانیایانەیە کە پێویستیان بە زۆرترین هاوکاری هەیە بۆ مانەوەیان و بنەمای سێمیش هاوکاریکردنی تەواوی کۆمپانیاکانە ئەگەر بیانەوێت و بەرنامەکەش لە مانگی نۆڤەمبەرەوە کاری پێ دەکرێت. لە سەرەتای سەرهەڵدانی پەتای کۆرۆناوە هەوڵی تەواوەتیمان ئەوە بوو ڕێگە نەدەین ئەو فەرمانبەر و کرێکارانەی لە پرۆژە تایبەتیەکانی خۆیاندا کار دەکەن بێکار بن و ڕوبەڕووی شکستی پرۆژەکانیان ببنەوە. لەو چوارچێوێشدا بڕی زیاتر لە 13 میلیارد پاوەندمان بۆ پاڵپشتی زیاتر لە 2 ملیۆن و 600 هەزار پرۆژەی بچووک لە تەواوی بریتانیادا خەرج کردووە. ئەمە بەدەر لە خەرجکردنی 10 میلیارد پاوەندی تر بۆ سەرخستنی پلان و هەوڵەکانی ڕەخساندنی هەلی کار بۆ بێکاران و پرۆژە نوێکانمان لە ڕاهێنانی پیشەییدا. بەو شێوەیەش ئێمە ملیۆنان کار و کۆمپانیامان پاراستووە. The scheme will run for 6 months starting in November.